بەڵێ کارزان سڵاو لێ و لا بینەرانی کەناڵی ئاسپانی پەیام دیارم ئێستا کەوتم لە پارکی ئازادی شاری سلێمانی لێرە کۆمەڵی هەنگاوانانی کوردستان چوارەمین فیستیڤاڵی هەنگیان ساز کردووە. لێرە ژمارەیەکی زۆر لە هەنگاوانان نمایشی هەنگوینی خۆیان کردووە، دیارە جگە لە هەنگوین نمایشی بەرهەمی دیکەشیان کردووە. لێرە مەراسیمەکە بە ئامادەبوونی قایمقام و بەڕێوەبەری کشتوکاڵی سلێمانی و چەند بەرپرسێکی دیکە کرایەوە. من بەزانین زیاتر لەسەر فیستیڤاڵەکان دەڕۆمە لای بەڕێز کاک لوقمان کە کارگێڕی کۆمەڵی هەنگاوانانی کوردستان ڕوخمان سڵاو لێبێ. ئەگەر پێم وان بڵێ ئەم فیستیڤاڵی ئەمڕۆتان چەند کەسەیە بەشدارەوە تێدا نمایشی ئەو هەنگوینەی نمایش دەکرێت چۆن جیاکرێتەوە، ئایا کوالیتەکەی باشە یاخود کوالیتی خراپە؟ بەناوی خوای گەورە لە قورئانە باسی هەنگوینەکە و باسی شوێنی هەنگەکە کە شاخ و کلۆریدارە لەخوا بە زیابێ کوردستانی ئێمە خاوەنی هەردووچین، لەبەرەوە ئەتوانین بڵین کوردستان بەشێکە لە نیشتیمانی هەنگوینی کوردستان یەکێکە لە هەنگوینە باشەکان. ئێمە وەکو کۆمەڵی هەنگاوانانی کوردستان ئەمە چوارەم فیستیڤاڵمانە لە شاری سلێمانی ئەیکەین. کۆمەڵەکەمان 3000 ئەنداممان هەیە. ئەم ساڵ 33 هەنگاوانی باش بە بەرهەمەکانیان بەشداری ئەم فیستیڤاڵیان کردووە. ئامانجمان لەم فیستیڤاڵە دوو خاڵی سەرەکیە. یەکێک لە خاڵەکان بۆ ئەوەیە کە هەنگوینێکی باش بدەینە دەستی کڕیارەکانمان کە بێن لەم فیستیڤاڵە هەنگوینێکی باش بکڕن و دووش گرنگی بە بەرهەمی ناوخۆی وڵاتی خۆمان بین. لەم فیستیڤاڵە چەند کەس بەشدارە بورە جیالەوە بڵێن لە کێوە بەشدارن؟ ئایا سلێمانی؟ دیارە ئێمە وەکو کۆمەڵەکە 3000 ئەنداممان هەیە. کۆمەڵی هەنگاوانانی کوردستان لەسەر ئاستی هەموو کوردستان کارەکە. بەداخەوە دابەشبوونیەکە بووە ژینای ئێمە هەنگاوانمان هەیە لە سنووری خۆشناوەتی و بەشداریشە لەم فیستیڤاڵە، بەڵام زۆری نیان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە. ساڵانە بەرهەمتان چەندێکە؟ بەرهەمی هەنگوین ئامارێکی تەواومان لەبەر دەستان نییە بزانین بەرهەمی کوردستان چەنەیە، بەڵام ئەتوانین بڵین بۆ هەموو سنووقێکی هەنگ ساڵانە کەمتر زیاتر 5 کیلۆ هەنگوین ئینتاجێ بێ. لوقمانکە کارزانەکە دەرفەتم پێ بێ ئەمەوێت دیمەنی هەنگ و هەنگاوانانی ئێرە بۆ بگواستمەوە کە لێرە نمایشی هەنگوینەکانیان کردووە. هەرێکەیان بڵێن ناوێکی خۆی هەیەەوە، کەپرێکی تایبەتی خۆی هەیە و لێرە دەستیان کردووە بە فرۆشتنی هەنگوین و جیال لە هەنگوین وەکو ئاماژەم پێکرد بەرهەمی دیکەشیان هەیە. هەروەها تاقی بەیانی کە ئێمە هاتین هاوڵاتێکی زۆر لێرە بوو. منەمەوێ بڕۆمە لایەن بەڕێزە بزانم ڕاستی هەنگوینەکانی هەنگوینی کوێوە ڕاستی بەشێکی زۆری هاوڵاتیان هەنگوینی کوێ و ئایا سروشتیە؟ زۆر سپاس بەخێر بێن. وەڵای ئێمە وەکو هەنگوینی سروشتی قەندی لێرە بەشدارین پەڕی ڕاستی بەشێکی زۆری هاوڵاتیان کێشەی ئەوان هەیە کە هەنگوینەکان بە شەکر هەنگەکان ئەم هەنگوینان دروست کردووە. پرسیار لەم میوانە بکە کە ئێستا قسەی لەگەڵ دەکەی نرخی کیلۆ هەنگوینی خۆماڵی وەتا بەبێ شەکر هاوڵاتی چەندی پێبدات باشەوە؟ هیچ یاساکێ کە ڕێگری لە هەنگاوانان بکات بۆی کە شەکر بە هەنگەکانیان نەدەن بۆی کە هەنگوینێکی خۆماڵی بەرهەم بێنن؟ $1000 پێوە کە سەڵەسە سروشتیە ئەفمکە هەنگوینی تاڵیشمان هەیە کە ئیمەنتیقەی پێنجوێنە لە گوڵی تاڵیشک و درکە زەردە بەرهەمێنرێ. یانی ئەو شوێنانێک کە هەنگەڵانەکەی تۆزێک ئەو درکەی زۆرە ئەو درکە زەردەیە لەگەڵ تاڵیشکەی هەنگوینەکەی تاڵە بێت. هاوکارمە پرسێت نرخی کیلۆیەک هەنگوینی ئەسڵ کیلۆیەک هەنگوین کە بڵێن شەکری تێدا نەبێت بە چەندەوە ئایا هیچ چاودێرێکتان لەسەرە بۆی کە هەنگوینەکەتان هەنگوینی ئەسڵی خۆماڵێ بێت؟ بەڵێ وەڵی من هەنگوینەکانی خۆم لە رووسیا لە شاری ڕۆستۆف هەبوو فاس کردووە کە هەنگوینێکی زۆر باشە. لەوێ پسپۆڕانی بواری کیمیا بۆیان فاس کردوم. خۆشبەختانە ئەنجامەکانم لایە و زۆر شتێکی باشە. ئەمە وەکو چاودێری بە عامەڵە نرخیان من هەنگوینەکەم کیلۆ دەم بە 6,000 بەشانە و بەبێشانە. زۆر سپاس بۆتەکە کارزان من لەگەڵ بەڕێوەبەری کشتوکاڵی سلێمانیا قسەم کرد. ئەو باسی لەوە کرد بۆ ساختکردنەوەی ئایا هەنگوینێک ئەسڵ یاخود نائەسڵە ئەبێت بە مختبەر ئەوە یەکلا بکرێتەوە کە تا ئێستاکە لە شاری سلێمانی ئەو مختبەرە بوونین ەوە هەوڵی زۆریان داوە بۆەوەی کە ئەو مختبەرە بێن سلێمانی، بەڵام تا ئێستاکە نەیانتوانیەوە سەرکەوتو نەبوون. بامڕۆمە لایەن بەڕێزەی دیکە بزانم هەنگوینەکانی ئەمان دیارە هەنگوینی خۆشناوەتیە. بزانم ئەمان لەکوێوە سڵاو لێ بکاکەن ئێوە لەکوێوە هاتوون هەنگوینەکانیشتان چۆنە؟ هەنگوینەکانمان هەنگوینی بەخێر بێن پێشەکی بەخێراتتان نەکەین. ئێمە هەموو ساڵێ لەم کاتەدا بەشدارە بین لەم پیشانگایدا بە تایبەتی لە پارێزگاکەی خۆمان. ئێمە لە ناوچەی خۆشناوەتی ڕاهاتوین. هەنگوینی دۆڵی خۆشناوەتیە گوندی چیوەی خواروچیای هەورێ لە دامێنە چاهێری هەنگکانمان بەخێوەکەین و بەروبوومەکەشمان سروشتیە 100%.
پێم بڵێ چۆن هاوڵاتێک بتوانێت هەنگوینێکی ئەسڵ و خۆماڵی و سروشتی جیاب بکاتەوە لە هەنگوینێکی دیکە بەڵێ خۆی دیارە هەر لە تام و بۆنی دیارە ئەوانێک کە هەنجوینیان کڕیەوە یا خواردویانەوە چەندەها جا کڕیویانە هەنجوینی بە تایبەتی ئەگەڕێتەوە سەرسیخە ئەو کەسێک کە ئەیفرۆشێ بەرهەمی دێنە هەنجوینەکە دەرەجەیەک دوم شت زۆر تاقیکردنەوە هەنا بڵین لە ناو خۆماندا خەڵک ئەزانێت تاقیکاتەوە وەکو سووتاندن وەکو لە ئاودا لە ئاوی سارد مەسەن بڵین ڕاستی حەمامین پیانێری پیان لە شاری سلێمانیەوە سپاس بۆ زانێرەکانی تۆ